بەیانتان باش کەس و کاری سەربەرزی شەهیدان هاوڵاتیانی شەهید پەروەریان ژیان دۆستی شاری سلێمانی هەڤاڵان دۆستانی پێشێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە یادی 23 ساڵ ڕۆژی ڕاپەڕینی شارەکەی سلێمانی هاتووین پێکەوە تاجە گوڵینەی وەفا و هەست بە قەرزارباری لەسەر مەزاری شەهیدە نەمرەکانماندا بنین بە گیانی بەرزەفڕی شەهیدەکانمان و بە کەس و کارە سەرفرازەکەیان بڵێن دڵنیابن هەرگیز لە یادمان ناچن و بیرمان ناچنەوە. ئەمڕۆ لە جیاتی هەموو خەڵکی شاری سلێمانی بە پیر و گەنجەوە بەو گەنجانەشەوە کە فرسەتیان نەبۆ بێنە ئێرە هاتووین بە شەهیدەکانمان بڵێن سوپاس. ئەمڕۆ کە ئازادین سوپاس بۆ ئێوە. هاتووین لە جیاتی هەموو ئەوانەی لەم 23 ساڵەیە فرسەتێکی ژیانی باشتر، ئازادتر، خۆشتر، سەرفرازاتریان بۆ خوڵقاوە بڵێن شەهیدان سوپاس، کەس و کاری سەربەرزی شەهیدان سوپاس. هاتووین بە ناوی هەموو ئەو پەرلەمانتار و وەزیر و هەموو ئەو کەسانەی خاوەن پۆست و دوای ڕاپەڕین فرسەتی ئەویان بە خوڵقاوە حکوماری ئەم وڵاتە بکەن بەوانەی تەشریفیان هانیوە و بەوانەش بەداخەوە نەهاتوون. هاتووین پێتان بڵێن سوپاس. سوپاس بۆ ئێوە شەهیدان، سوپاس بۆ ئێوە کەس و کاری شەهیدان. هاتووین بە ناوی هەموو ئەو دەوڵەمەندە نیشتمان پەروەرانەی لە سەردەمی بەعسا فرسەتی دەوڵەمەندبوون و سەرمایەگوزاریان نەبووە، لە سایەی ڕاپەڕینە، لە سایەی ئازادیە، لە سایەی بازاڕی ئازادە دەوڵەمەند بوون و خۆشبژێو بوون. بەوانەی هاتوون و بەوانەی نەهاتوون لە جیاتی ئەوان بڵێن سوپاس. سوپاس شەهیدان. ئەگەر خوێنی ئێوە نەبوایە نەک فرسەتی سەرمایەگوزاری، فرسەتی ژیانیشمان نابوو لەم وڵاتەیە. سوپاس. هاتووین بۆ ئێرە لە جیاتی هەموو گردەکان، هەموو ئەو گردانەی شەهیدێک یان زیاتری لێ، لە جیاتی هەموو شاخ و داخ و پەنا و دەشت و دۆڵێک کە خوێنی شەهیدێکی بەسەرا ڕژاوە. هاتووین بۆ ئێرە تاجە گوڵینە دانین لەسەر مەزاری شەهیدان لە جیاتی شەهیدەکانی مووسڵ، شەهیدەکانی ئەبوغرێب، شەهیدەکانی عەرعەر، لە جیاتی هەموو ئەو مناڵانەی، هەموو ئەو ژنانەی لە سەحراکانە، لە بیابانەکانە سەگ گۆشتی خوارد. هاتووین لە جیاتی ئەنفال تاجە گوڵینە لەسەر گۆڕی شەهیدەکان دانێ، لە جیاتی شیمابارانی هەڵەبجە، لە جیاتی هەزارەها بەرزانی بێسەر و شوێنکراو هاتووین تاجە گوڵینە وەک ڕەمزی وەفا بۆ هەمویان لێرە لە گردی شەهیدان هەموو بەیەکەوە تاجە گوڵینەی وەفا و قەرزارباری دانێ. هاتووین بڵێن ئەم یادە لە هەمووتان پیرۆز بێ، لە هەموو ئەوانەی بەشێکی سەختی ژیانیان لە سێبەری ڕژێمی بەعسی داگیرکرا بە دەردەسەری بەسەر برد. پیرۆز بێ. لەو گەنجانەی، لەو کوڕووکچانەی خۆشبەختانە سێبەری ڕژێمی بەعس و داپڵۆسین و گرتن و نیگەرانی و ترسیان نەدی، پێیان ئەڵێن پیرۆز بێ ژیانی ئازاد، پیرۆز بێ ڕزگاری، پیرۆز بێ ئاوادانی و فرسەتەکانی کرانەوە بەسەر دنیایە لە ئێوە گەنجە کوڕووکچەکان. ئێوەش ئەبێ بڵێن سوپاس شەهیدان، سوپاس کەس و کاری شەهیدان. هەموو ئەو کەسانەی کە لە سەردەمی ڕژێمان نەژیاون و دوای ڕاپەڕین چاوێن بە دنیا هەڵێناوە، دایک و باوک و خوشک و برا و کەس و کاریان لە جیاتی ئەوان ئەو ئەرکەمێژووە قورسەی هەڵگرتووە و دەردەسەری زۆری دیوە. گەنجان پێیان بڵێن سوپاس. قەدری ئەم ڕۆژە بێ بزانین، بە شەهیدەکانتان بڵێن سوپاس. خوشک و برایانی خۆشەویست، 23 ساڵ لەمەوبەر لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە، مەگەر هەر ئەوەی فەرق بێ ئەو ڕۆژە نەختێ باران و سارتر بوو، لە هەلومەرجێکی ناوچەیی و نێونەتەوەی ئاڵۆزە
هێزی پێشمەرگەی کوردستان و جەماوەری ڕاپەڕێوی کوردستان بە هاوشانی هێزەکانی سرک لە ئاڕاستەی مێژوویەک و لە ئاڕاستەی مێژوویەک لە ژێردەستەیی و داگیرکراوی خۆیان ڕاپسکان و بە ڕاماڵی میدام و دەستگای سوپای داگیرکەری بەعس کوردستانیان لە لێوەرەکانی جینۆساید و توانەوەی یەکجاریەوە پەڕانەوە بەرەو سەرەتای مێژوویەکی تازە کە بڕزگاری و ئازادی و فیدرالی و ئاوەدانی و بوژانەوە دەستی پێکرد و بە شوێنەی وا بەرەو کەنارە ئارامەکانی مافی چارەی خۆنووسین و سربەخۆیی یەکجاری هەنگاوەنێ. لەم نێوەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان کە شەرەفی دەستپێشکەری بڕیاری ڕاپەڕین و بەرنامەڕێژی ڕاپەڕینی پێبراوە پاش زیاتر لە دەیەک لە هەڵگیرسانی شۆڕشی نوێی گەلەکەمان و پاش خەباتێکی سەختی بێوچان دشت بە سیاستە شۆڤێنەکانی ڕژێمی داگیرکەری بەعس توانی بە هەماهەنگی هێزی پێشمەرگە و جەماوەری ڕاپەڕێوی کوردستان بەشێکی زۆری ئامانج و پەیامە گەورەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بەدی بێنێ و بەشی هەرە زۆری کوردستان لەژێر دەسەڵاتی بەعسی داگیرکەر پا بکاتەوە. بەڕێزان، ئەمڕۆ دوای 2 دێ لە ڕاپەڕین لە هەموو کات زیاتر پێویستمان بە یەکریزی نیشتیمانی و یەکگوتاری نەتەوەیی هەیە تا ئەم سەدەیە بکەینە سەدەی کورد، سەدەی کوردستان و لەسەر تەلاری بەرزی دەستکەوتەکانی ڕاپەڕینەوە بە ئومێد و هیممەتێکی گەورەوە بڕوانینە کوردستانێکی گەورەی ئازادی سربەخۆ. هەر لەم ڕۆژەشدا بۆ یەکێتی و دۆستەکانی کە یاد و یادەوەریەکی زۆریان هەیە لەگەڵ سات بە ساتی ڕۆژگارە زێرینەکانی ڕاپەڕین، کۆڵانێک، کوچەیەک، شەقامێک، تەلارێک نییە یادگاری نەبەردەکانی ئەوەی پێوەدیار نەبێت لەم شاری سلێمانی و دەوروبەریە. شوێنێکیش نییە، گەڕێکێکیش نییە، پەڵە خوێنێکی ڕەنگینی شەهیدێکی یەکێتی نیشتیمانی پێوە نەبێ لە هەر شوێنێکەوە چاوەژێڕن لەم سلێمانی و لە دەوروبەریە و لە هەموو کوردستان. لێرەشەوە لە هەر شوێنێکەوە چاوەژێڕن لەم گردی شەهیدانە، لەو سەیوانە، لە شێخ مارف، لە گردەکانی دەوروبەری سلێمانی هەمووی ڕەنگینە بە مەزاری پرشکۆی شەهیدەکانمان. ئەمڕۆ یەکێتیەکان بەو هەموو قوربانیەوە، بەو هەموو سەروەریەوە لە هەموو کە زیاتر پێویستیان بە ژیانەوەی ڕۆحیەتی بەرزی ڕاپەڕین هەیە، پێویستیان بە ژیانەوەی پەیامەکانی ڕاپەڕین هەیە، پێویستیان بەو گیانە هەیە کە لەسەر شاخەوە پێهاتنە خوارەوە، پێویستیان بەو گیانە هەیە کە لەناو شارەکانە ڕوان بوویان، پێویستیان بەو ڕۆحیەتە هەیە کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە لە هەشتاویەکە لێرەیە لەم شوێنەیە گرد بوونەوە و ڕاپەڕین و خۆپیشاندانیان کردش بە دەسەڵاتی بەعسی داگیرکەر تا بتوانین هەمومان بەیەکەوە بە یەکگرتووی یەکپارچە بەرەو هەڵبژاردنەکان ڕێ بکەین و بە ڕووسوری لە هەڵبژاردنەکان بینە دەرەوە. ئەوسا پێویستمان بەوە هەیە ماڵی خۆمان ڕێ بخەینەوە، پێویستمان بەوە هەیە کێشەکانمان لە کۆنگرەیەکی سەرکەوتووە چارەسەرکەین. لێگەڕێن با بەیەکەوە ئەم قۆناغە بە سەرکەوتووی بەسەربەرین، قۆناغێکی کەی بۆ 4 ساڵ بە شوێنەی لەبەردەمانایە ئەتوانین بەو شێوەی خەڵک ئێوێ، بەو شێوەی دۆستەکانمان ئەیانەوێ، بەو شێوەی کێشێتە گەورە و پاکەکان ئەیانەوێ ماڵی خۆمان ڕێبخەینە و کێشەکانمان چارەسەرکەین. دیسانەوە پەیامێکیش بینەوە بە هەموو دۆست و لایەنگران و هەموو ئەندامەکانی یەکێتی و هەموو ئەوانەی دۆستی یەکێتین کە دەیان هەزار کادر و ئەندام و لایەنگر و سەدان هەزار دەنگەری یەکێتی مەشخەڵانەکەی یەکێتی لە دڵیا گڕەیە و لێ ناگەڕێ یەکێتی لاواز بێ، بەرەو خراپی بڕوە، سەنگ و سەنگینی جارانی نەمێنێ. ئەوانە خاوەنی ڕاستەقینە یەکێتین. ئێمە کادر و ئەندامان و دۆستەکانی یەکێتی خاوەنی ڕاستەقینەی یەکێتین. لێ ناگەڕێن مەشخەڵانەکەی خامۆش بێت و پەیامە بەرزەکەی کاڵ بێتەوە. چاوی ئومێدمان لە گەنجە هوشیار و کوردستان پەروەرەکانە کە هەرگیز ڕێگە نەدەن بە شایستەی خۆیان و مێژووەکەیان، بە شایستەی سلێمانەکەیان
کە لە هیچ کونج و کەلەبەرێکەوە لە هیچ دەرگایەکەوە بەعسی و شێوە بەعسیەکان جارێکیکە دزە بکەنەوە کوردستان و دزە بکەنەوە شارەکەیان لە هیچ دەرگایەکەوە شەرعی یان ناشەرعی خزمەت بە دیموکراتی و بە ئازادی بکەن. ئەوەی یەکێتی سەروەت و سامانەتی ئازادی و دیموکراتیەتە، یەکێتی ماناکانی خۆی لە ئازادی و دیموکراتیەتە بینێتەوە. ئێمەش پارێزەری ئازادی و دیموکراتین لە وڵاتەیە، گەنجان لەگەڵمان بن. لێرەوە جێی خۆیەتی لە نێو مەزاری هەزارەها شەهیدەوە، لە نێو هەزارەها دۆست و لایەنگر و خەڵکی نیشتمانپەروەری ئەم شارە و ڕاپەروەری ئەم شارە سڵاوی گەرم بنێرن بۆ جەنابی مام جەلال، ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان، سەرۆکی بەو ئومێدەی تەندروستی باشتر و باشتر بێ و ڕۆژێک بێ لێرەوە بە خێراتنەوەی بکەینەوە. بەرز و پیرۆز بێ ساڵ یادی ڕاپەڕین، هەر شەکاوە بێت ئاڵاکەی کوردستان. مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی. زۆر سوپاسم. ئامادەبوانی بەڕێز کەس و کاری سەربەرزی شەهیدان هونەرمەند و پێشمەرگە میدیا حسێن مەقامێکتان پێشکەشەکات.